گەورە نەپاڕێتەوە خوای گەورە غەزەبی لێگرێ. جا خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم وەک لە حەدیثێکی صحیح مسلم داهاتووە چەند دوعایەکی کردووە، 5 دوعای کردووە بۆ خۆی لەم حەدیثا باس کراوە. یەکەم شتێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەیفەرموو اللهم أصلح لي ديني الذي هو عصمة أمري. ئەمە دوعایە کە پێویستە فێری بن و دوعا بکەین بەردەوام بەم دوعایە. خوایە گیان داوات لێ دەکەم بەس لە تۆ دەپاڕێمەوە، دینەکەم بۆ چاکەی، دینداریەکەم بۆ چاکەی، واتە دینداریەکی باشم پێ ببەخشی، دینداریەک بێ کاروبارەکانم بپارێزێ، ژیانم بپارێزێ لە خراپەکاری، لە تاوان، لە کاری نەشیاو. واتە خوایە گیان دینداریەکەم ئەوەندە بەهێز بێ لە هەموو شتێکی خراپ بپارێزێ، ڕێگان بدات بۆ کردنی هەموو چاکەیەک بە ئیزنی خوای گەورە. کەواتە ئێمەش دوعا بکەین بڵێ خوایە دینداریەکەمان چاکەی، بەهێزکەی، بە قووەتکەی. ئەمە دوعایەکە زۆر گرنگە، چونکە ئەگەر ئینسان دینداریەکەی جوان بوو، دینداریەکەی چاک بوو، لە دنیا و لە قیامەت بەختەوەر دەبێت. لە دنیادا دڵخۆشە، خوای گەورە بیداتێ نەیداتێ ناز و نیعمەتەکان، خوای گەورە تووشی خۆشی بکات، تووشی ناخۆشی بکە، ئەو دینداری وای لێ دەکات ژیانی خۆش بێت. ئیمامی عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێ بێ خەلیفە بوو، هات بۆ وڵاتی شام. ئیمامی ئەبوو عوبەیدەی کوڕی جەڕاح ڕەزای خوای لێ بێ کە یەکێکە لەو 10 نەفەری مزگێنی بەهەشتی پێدراوە، ئەمیر بوو، دەسەڵاتدار بوو لە شام. بەڵێ ئیمامی عومەر ڕەزای خوای لێ بێ هات بزانە ئەم پیاوە چۆن دەژی. فەرمووی خواردنی سەربازەکانم بۆ بێنم بزانم خواردنی سەربازەکان چۆنە. تەماشای کرد، خواردنێکی باش. فەرمووی خواردنی ئەمیرم بۆ بێن، ئەبوو عوبەیدەی کوڕی جەڕاح. کاتێک کە خواردنەکان بۆ هێنا خواردنی سەربازەکان چەند قەت لە خواردنی دەسەڵاتدارەکە خۆشتر و باشتر و بەتامترە. ئیمامی عومەر ڕەزای خوای لێ بێ دەستی کرد بە گریە. ئەبوو عوبەیدە ڕەزای خوای لێ بێ بانگی کرد، فەرمووی وەرە لە ماڵەوە دعوەتی من بە ئەی خەلیفە ئیمانداران. ئیمامی عومەر ڕەزای خوای لێ بێ چۆ ماڵی ئەبوو عوبەیدە ئەمیری شام، تەماشای کرد، یەک تۆزە نانە ڕەق دانراوە، لێوە تۆزت جۆی وشک دانراوە، هیچ لە ماڵەکەیان نییە، وشک. زۆر گریا ئیمامی عومەر ڕەزای خوای لێ بێ. ئەگە دین چاک بوو، دینداریەکەت چاک بوو، گوێ بە هیچ نادەی، دڵخۆشی. دەستی کرد بە گریان. ئیمامی عومەر ڕەزای خوای لێ بێ زۆر گریا. فەرمی ئەمە ماڵەکەی تۆیە؟ ئەمە خواردنی تۆیە؟ ئیمامی ئەبوو عوبەیدەی کوڕی جەڕاح ڕەزای خوای لێ بێ فەرمووی مەگری. ئەی ئیمامی عومەر بۆچی وا دەگریت؟ مزگێنی ئاگرت پێدراوە، لە بەهەشت مەحروم کراوی، بۆچی وا دەگریت؟ فەرمی وەڵا بۆ خواردنەکە و ماڵەکەی تۆ دەگریم. فەرمی مەگری، ئەمە دنیایەکە ئەی ئیمامی عومەر، چەند ڕۆژێک لەم دنیادا دەژین و بەجێی دەهێڵین. ئەو تا ئیمامی ئەبوو عوبەیدە ڕەزای خوای لێ بێ دڵی ئیمامی عومەر دەداتەوە. ئەوە دینداریە، ناڵێ خوابی بڕێ ئەمەکەی ژیانە منی تیام وەکو خەڵکی ئەمڕۆ. آخر ئەوە ژیان کاتێک خوشە دینداریەکەت کاریگەری بەسەرتەوە هەبێ، تۆ هەتا ئێوارە هەر ناشکوریەک بڵێی خوابی بڕێ، ئەمە دین کاریگەری بەسەر تۆوە نییە بە هیچ جۆرێک. بەڵێ ئیمامی عومەر ڕەزای خوای لێ بێ دڵی ئەداتەوە ئەبوو عوبەیدە بەگری. ئەی ئیمامی عومەر، ئەمە چەند ڕۆژێکە لەم دنیادا دەژین و بەجێی دەهێڵین، گرنگ قیامەتە. بەڵێ ئیمامی عومەر قسەیەکی زۆر جوانی کە ڕەزای خوای لێ بێ فەرمی كلنا غيرتنا الدنيا إلا أنت يا أبا عبيدة. والله الدنيا هموماني قوري، تأثيراتي بسر همومان وهبو إلا تونبي. أم دنيا تأثيراتي بسر تونبو. والله إمام عمر رضاي خوالي بأم دنيا تأثيراتي بسري ونبو. والله خاوني هيج نبو، فقير بو هجار بو، لكاتك مسلمانان هميان تيربون. بوي إسلام نعمته، هر کاتێک ئیسلام حکمی خەڵکی کرد، ئیسلامی ڕاستەقینە، نەک ئیسلامێکە ئیسلام ناشرین دەکات. بۆیە پێغەمبەری خوا دەیفەرموو صلی الله عليه وسلم خوایە دینداریەکەم چاکەی،
ببێتە هۆکاری پاراستنی من لە هەموو خراپەیەک ژیانم خۆشکە لە دنیادا. ئەوەیە دینداری. ئەگەر دینداری کاریگەری بەسەرتەوە هەبوو ژیانت زۆر خۆش دەبێت لەم دنیادا، زۆر بەخۆشی دەژیت. بۆی بەردەوام بڵێ خۆیان دینداریەکەم چاکەی، دیندارێکی باشم پێ ببەخشی. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دوعای دووەم دەیفەرموو وأصلح لي دنياي التي فيها معاشي. خوايا أم دنيايم بۆ چاکەی کە ئێمە تێیدا دەژین. خوايا دنیامان بۆ چاکەی. تۆ مەڵێ خوا کاولیکە، دوعا بکە خوا چاکیکە، چونکە کاولیکە تۆش دیاچیت، خۆ تۆ ڕزگارت نابێ. دوعا دەکەی ئاگاداری خۆت بە دوعا بکە، بڵێ خوايا ئەم دنیایم بۆ چاک بکەی کە تێیدا دەژین، ژیانم لەم دنیادایە. دروستە دوعا بکەی خوا دنیات بۆ چاکە، بە حەڵاڵی، بە خۆشی، بە شادی. ناشەرعی نی ئینسان دوعا بکە لە دنیادا خوا هەندێشتی پێبەخشێ کە مای خۆشبەختی بێ بۆ دنیا و قیامەتی. بەڵام گرنگ ئەوەیە ئەم دنیایە چاک نابێ بۆ ئێمە ئیلا بە دینداری نەبێت. واللهی هەرچەندێ دەوڵەمەند بی، هەرچەندێ دەسەڵاتدار بی کە ڕوت لە خوا نەبوو، خوات نەناسی و دڵەکەت ئاوەدان نەبوو بە ترسی خوا و بە خۆشەویستی خوا، ئەو دنیا هیچ قیمەتێکی نییە بۆ تۆ. بۆیە بەردەوام ئینسان ئەبێ ئەو خاڵە ئاگادار بێ. لە سەردەمی ئیمامی عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەحمەتی خوای لێ بێ کە 2 ساڵ و شتێک خەلیفەی ئیمانداران بوو، ئەوەندە خەڵکی حاڵی باش بوو، ئەوەندە خەڵکی دەوڵەمەند بوو، کەس نەبوو زەکات و سەرفترە و خێر وەرگرێ. دەیفەرموو ئیمامی عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەحمەتی خوای لێ بێ، دەیفەرموو بڕۆن لەسەر شاخە بەرزەکان، لە لووتکەی شاخە بەرزەکان گەنم بڕژێنن بۆ ئەوەی نەڵێن لە وڵاتی موسڵماناندا باڵندەیەک برسی بووە. لە وڵاتی موسڵماناندا کەس نەڵێ باڵندەیەکی ناو موسڵمانان برسی بووە، بڕۆن گەنم بڕژێنە شاخە بەرزەکاندا با باڵندەکان بیخۆن. بۆیە داوا بکەین بڵێن خوایە گیان کەسانێکمان بۆ دابنی کەسانێکی چاک بن، ڕوو لە خوا بن، نەڵێن خوایە کاولیکەی، خوایە تێکی دەی، خوایە سەرۆژێریکەی. ئەخر ئەمە ئینسانی ئیماندار نابێن دوعا نەبکات. دوعا بکە خوایە وڵاتمان ئارام کەیتەوە. پێغەمبەر ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ دوعای خێری بۆ مەکە کرد. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دوعای خێری بۆ مەکە و مەدینە کرد. دوعای خێر بۆ وڵاتی خۆت کە، مەڵێ خوا کاولیکە، بڵێ خوایە دنیام بۆ چاکەی. ئەمە سونەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم، بۆی بتوانی بە خۆشی تێیدا بژیت. ئێستا لە غەزە سێژەمە برج و گۆشت خۆ بە شەدە پارە دابنێ چ قیمەتێکیە کە تۆ تیارەبان سەرتەوە بوو. بۆی با خوا لێمان تێک نەدا، بەس بڵێن خواتێکی دا، خوایە خراپیکەی، بڵێن خوایە چاکیکەی. بۆی ئێمەش بەختەوەر بین، بۆی مناڵی بێت هاوان نەکوژرێ. دوعا بکە بەردەوام بڵێ خوایە دنیامان بۆ چاکەی، ژیانمان بۆ چاکەی. ئەوە زۆر گرنگە. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دعای دەکرد دەیفەرموو وأصلح لي آخرتي التي فيها معادی. خوایە قیامەتم باشکەی، ئەو قیامەتێک کە گەڕانەوەی من بۆ ئەو قیامەتەیە. کەواتە دوای ئەوەی کە باسی دین دەکەی، خوایە دینم بۆ چاکە، دنیام بۆ چاکە، خوایە گیان قیامەتیشم بۆ چاکە، چونکە گەڕانەوەی من لە دوای مردنم بۆ قیامەتە. بەردەوام بڵێ خوایە ڕەحم لێ بکەی لە قیامەت. چونکە ئینسان ئەگەر عیبادەتی خوا بکە، خوای گەورە بە تاک و تەنها بناسێ، خوای گەورە دنیا و قیامەتی چاک دەکات. ئەگەر ئینسان دڵی پەیوەست بوو بە خوای گەورەوە، شەریکی بۆ بڕیار نەدا، بە تاک و تەنها پەرستی، دڵنیابە لە دوای مردنیشی خوا عەزابی نادا. وعدی داوە خوای گەورە، ئەوەی شەریکم بۆ بڕیار نەدا، داوای یارمەتی لە غەیری من نەکا، لە دنیا و لە قیامەت بەختەوەری دەکەم. عەزابت نادا خوای گەورە. بەڵام ئەگەر شەریکت بۆ خوا بڕیاردا، خوای گەورە عەزابت دەدا لە دنیا و لە قیامەتیش. چونکە ئینسانێکە شەریکی بۆ خوا بڕیاردا، خوای گەورە ڕقی لێتی. ئینسانێکە خوای لە بیر چووەوە نوێژی نەکرد و خوای نەناسی، خوا ڕقی لێتی. کاتێکە دەڵی خوایە دنیام باشکەی، قیامەتم باشکەی، دەبێ خۆشت ماندووکەی بۆ قیامەتی خۆت. بەردەوام بڵی خوایە قیامەتم باشکەی، ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. دوعای چاکە بکە بۆ دنیا و قیامەتت، و بشڵێ خوایە لە عەزابی جەهەنەم بمپارێزە. ئەمە دوعای پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم. خوایە گیان دنیامان بۆ چاکەی، قیامەتمان بۆ چاکەی یا رب العالمین، ئاخرمان بەخێر بگێڕی.
الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خوشويستي خوا صلى الله عليه وسلم دعاء دكردي فرمو واجعل الحياة زيادة لي في كل خير. خوايا كان أم جياني كمنتي دا دجيم أم تمنيك بمنت بخشيوة ببيته هوكار سببك بو همو خير وشاكيك وعملي بكي خير وشاك أنجام بدم. پرسیار لە پێغەمبەری خوا کرا صلی الله عليه وسلم چی کەسێک لە هەموو کەسێک چاکترە؟ فەرمووی من طال عمره وحسن عمله. ئەو کەسێک کە تەمەنی درێژ بێ و چاکەشی زۆر بێ ئەوە باشترین کەسە. واتە تۆ کە تەمەنێکت هەیە لە تەمەنی خۆتا چاکت کرده بێ تۆ باشترین کەسی الحەمدولله. ئەگە کەسێکیش خراپەی کرده بێ ژیان چ قیمەتێکی بۆ ئینسانە هەیە؟ ئیمامی عەطای ئەزرەق ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ ئەو کەسە ژیانی دەوێ کە ڕۆژانە خێر و چاکە ئەنجام بەدا. ئەگەر کەسێک ڕۆژانە گوناه و تاوان ئەنجام بدا ژیان چ قیمەتێکی هەیە بۆ کەسە؟ ژیان چ قیمەت و نرخێکی هەیە بۆ نوێژنەکەر، بۆ زیناکەر، بۆ ڕیباخۆر، بۆ کەسانی کە خوایان لەبیر چووە؟ هیچ قیمەتێکی نییە. چونکە ژیان و تەمەنیان نەبەتە هۆی خێر و چاکە بۆیان. بۆیە دەیفەرموو خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم خوایەگیان ئەم تەمەنەم پڕ بکەی لە خێر و بەرەکەت، پڕیکەی لە خۆشی و شادی. زاناکانی ئەم ئیسلامە خۆ زۆربیان لە تەمەنی ئێمەدا بوون وەفاتیان کرد، لە تەمەنی ئێمەدا بوون بەحری عیلم بوون، دەریای عیلم بوون. ئیمام شافعی ڕەحمەتی خوا لێ بوخاری و موسلیم و کێ و کێ ئەمانە تەمەنیان چەندێک بوو بەڵام خزمەتی ئەم دینیان کرد. ئەو تەمەنەی کە خوا پێیانی بەخشی ڕەحمەتی خوایان لێ بێ بووە خێر و بەرەکەتی بۆ دنیا و قیامەتیان. تۆش بڵێ خوایە ئەو تەمەنە و ئەو ژیانم بکەیتە مای خەیر و خۆشی بۆ دنیا و قیامەت. بەردەوام و دوعا بکە خوایە تەمەن درێژ بکەی لەسەر خێر و چاکە. مناڵەکانم تەمەن درێژکەی لەسەر خێر و چاکە، برادەرەکانم، خزمەکانم، کەسەکانم، خەڵکی تەمەن درێژکەی لەسەر خێر و چاکە. ئەو ژیانە بکەیتە مای خەیر و خۆشی بۆ دنیا و قیامەتت. چونکە لەو دنیادا بۆ خوا سەرفیکە ژیانە تەمەنت لە قیامەتیش خوا پاداش دەدات و بە باشترین پاداشت. وەڵا بەهەشتێک چاوەڕێت ئەکا کە نەتبینیوە، ئەوەندە خۆشە باسی ناکرێ. خوای گەورە بێبەشمان نەکاتی. بەس تەنها تۆ خوا بناسە و ڕێگای خوا بگرە، لە دوای مردنت ئەو ژیانە دەبێتە خێر و بەرەکەت بۆت. خەڵکی وای 20 ساڵ 30 ساڵ ژیا بۆ خۆی لە بەهەشتایە، خەڵکی 100 ساڵ ژیا ئیزە لە جەهەنەمایە. چی قیمەتێکیە ژیانێکە بۆ خوای سەرفی نەکەی؟ هیچ قیمەتێکی نییە. بەردەوام بڵێ خوایە ژیان بکەی بە خەیر و خۆشی بۆ دنیا و قیامەت. آخر خاڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەیفەرموو واجعل الموت راحة لي من كل شر. خوایە مردن بکەیتە مایی ڕزگاربوون و ئیسراحەتم لە هەموو شەڕ و خراپەیەک. واتە لە دوای مردنم تەواو ئەوەی ناخۆشی و ناڕەحەتی بێ نەیبینم. ئیماندار وایە هەر ئەوەندەی ڕۆحەکەت دەرنەچووە هێشتا مزگەنی بەهەشتت پێدرێ. هێشتا ڕۆحت تایە دەڵێن تۆ بەهەشتیت، تۆ خوا لێت ڕازیە، تۆ لەژێر ڕەحمەتی خوای گەورە دای، تۆ خوای گەورە لێت خۆش بووە، مەترسە، خەفەت مەخۆ، هێشتا ڕۆحت تیا دەرنەچوویت. کەواتە دەیفەرموو خوایەکیان مردن بکەیتە ئیسراحەت و خۆشی بۆ من. تۆش دوعا بکە بڵێ خوایەکیان لە دوای مردنم هەموو ژیانە بەس خۆشی بێت. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم جەنازە کاتێکە هەڵەگیرێ ئەگەر ئەو کەسە ئیماندار بێ چاک بێ دەڵێ قەدیمونی قەدیمونی، پێشم خەن پێشم خەن. پەلەیەتی دەڵێ پێشم خەن ببن بۆ قەبرستان ببنێژن، چونکە لە ئەو مردنە بۆیتە مای خەیر و خۆشی بووی. ئەو مردنە مزگێنی خۆشی پێدراوە، پێی خۆشە بگاتە خزمەتی خوای گەورە. بۆی لەم دنیادا دەرناچێ ئینسان ئیلا یا مزگێنی بەهەشتی پێدرێ یا مزگێنی دۆزەخی پێدرێ. پەنا بەخوای گەورە با لەو کەسانە بین مردن بێتە مای خەیر و خۆشی بۆمان ئینشاءڵڵا. چونکە مردن سەرەتای خۆشیە بۆ ئیماندار، سەرەتای دەستپێکردنی ژیانێکی نەبڕاوەی پڕ لە خۆشی و شادیە. بۆ ئینسانی خوانەناس و خراپەکاریش سەرەتای ژیانێکی پڕ لە عەزاب و ئازار و مەینەتی و نەکبەتیە. بۆیە ئیمامی مەسروق کە تابعینە ڕەحمەتی خوای لێ بێ دەیفەرموو هیچ ماڵێک نییە بۆ ئینسانی ئیماندار باشتر بێت لە ئەڵحەدەکەی، لە قەبرەکەی، بۆ خۆی ئیسراحەتی کردووە لە خەم و خەفەتی دنیا. ئینسان ئیماندار ئیسراحەتەکە
لە دوای مردنی ئیسراحەتەکە چەندەها کەسمان بینین لە خەوا الحەمدوللا یا بیستمان خەڵکی باسی کرد کە وتوتی الحەمدوللا نەجاتم بوو لە دنیا نەجاتم بوو ئیسراحەتم بۆ خۆم بۆی باسم کرد بە کوتی باسەکەم پیاوێکی ئیماندار هەبوو لە شوێنێک ئەختیارێک کە دەمرێت دێتە خەوی مناڵەکەی دەڵێ باوکیان حاڵت چۆنە ئەڵێ وەڵڵا قەبرەکەم زۆر ڕووناکە خۆشە ڕۆڵێکیان لای ئێمە وەک لای ئێوە نییە قەت ڕووناکیەکەمان ناکوژێتەوە وەکو ئێوە گوڵۆبتان بکوژێتەوە کارەباتان بکوژێتەوە بەردەوام قەبرەکەم ڕووناکە چونکە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم ئینسانی ئیماندار لەناو گۆڕەکەیدا لە باخێکی سەوزایە وما ئەو گۆڕەی وەکو مانگی چواردە چەندێک جوانە مانگی چواردە ناو قەبرەکەی وەکو مانگی چواردە ڕووناک بۆیە دەیوت ڕۆڵێکیان بەخوا لە ئێمە نور کوژانەوە و گوڵۆب کوژانەوە شت نییە بەردەوام ڕووناک و خۆشیە ئەوەیە مردن ئەبێتە خۆشی و شادی بۆ ئینسانی ئیماندار خۆشەویستان